خسار لان بیبون نیسان نوروز اشتی تاریه هانی روی بیروز کم تو بانی باگر بیسی هر در کاوا نفی قادان دی بزین الحسبین بو. لەوتان لەبێم کاتتان باش بەڕێزان هەواڵەکانتان پێشکەشەکەین جارێکی دیکە خانەوادە و پارێزرانی ڕێبەرە بڵاوجەلان بە مەبەستی دیداری مرالی داواکاریان پێشکەش بە داواکاری گشتی کۆماری بۆرسا کرد. دوێنێ هەینی جارێکی دیکە محەممەد ئۆجەلان پارێزەری ڕێبەرە بڵاوجەلان خانوادەی زیندانیانی دیکە داواکاریان بۆ دیداری مرالی پێشکەش کردووە. محەممەد ئۆجەلان برای ڕێبەرە بڵاوجەلان و پارێزەرەکەی مەزلوم دینج بۆ دیدار لە مرالی سەردانی داواکاری گشتی کۆماری بۆرسا واز دیداری ببورن ئیداری زیندانی ئیمرالیان کردووە. هاوکات علی کۆنەر برای عومەر خێری کۆنار پۆڵات یڵدرم برای حامل یڵدرم و مەلی حەچەتین خوشکی وەیسیا کتاش بە مەبەستی دیدار سەردانی داواکاری گشتی کۆماری بۆرسا و بەڕێوەبەرەتی زیندانی ئیمرالیان کردووە. زیاتر لە 38 مانگە گۆشەگیری لەسەر ڕێبەرە بڵاوجەلان هەیە تا ئێستا هیچ زانێرێک لەبارەی ئەوە نییە. لەو ماوەیشدا سەردان داواکاری بۆ دیداری ئیمرالی پێشکەش کراوە بەڵام دەوڵەتی ئاتەپە و مەهەبە سەرجەم داواکاریەکان ڕەت دەکەنەوە. درێژەی کاروچالەکەکان بۆ ئازادی جێسی ڕێبەرە ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 153 ڕۆژدا لە قۆناغی دووەم بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ ئاڵمەتی ئازادی بۆ ڕێبەرە ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالەکێکش لە ڕۆژی 153 بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو و بەشێک لە ئاڵمەتی ئازادی بۆ ڕێبەرە ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد دەستی پێ کردووە و لە قۆناغی دووەمدا درێژەی هەیە. پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک حوتەمین کۆنگرەی حزبەکەی ساز کرد و ڕایگەاندووە پەژاک لە کۆنگرەی حوتەمدا بە دروشمی بە فەلسەفەی ژن ئازادی کوردستان ئازاد بکەین و نەتۆی دیموکراتی بنیاد بنین. هەڵبژاردنێکی ڕاستەوخۆدا هەواڵ پەیمانڤیان و هەواڵ ئەمیر کەریمی وەکو هاوسەرۆکانی نوێی حەزب هەڵبژێراون. پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک لە کۆنگرەکەدا بڕیاری داوە ئازادی جەستەی بۆ ڕێبەر ئاپۆڵ و چارەسەری پرسی کورد وەک پلانێکی سەرەکی کارکردن لە ماوەکانی داهاتوودا وەکو پارتەکەی پەسەند کراوە. هەروە ئاماژەی بە شۆڕشی ژیان ئازادی کراوە ئەوە خراوەتە ڕوو کە ژیان ئازادی فەلسەفەی هەبوونی بناغە و پارادیگمای تێکۆشانیان دەبێت و باسیشان لەوە کردووە کە سوربوون لە بەردەوامی خەبات پێویستی سەنگاندنی کار و تێکۆشان پێویستی ڕەخنەی و ڕەخنەداین بەمبەستی نوێبوونەوە و کۆتایهاتنی وادەی ئەرکداری بەڕێوەبەری هەڵبژێردراو لە کۆنگرەی پێشووی حزبەکان وای کردووە بڕیارداری و ئیرادەیەکی پتەوی هەڵقڵاو لە خەباتی ئەو چەند ساڵی دوایی کۆنگرە پێک بێنن. کاردانەوەکان لە دژی سەردانە ئەردۆغان سەرۆکی دەوڵەتی تورک بۆ عێراق بەردەوامە و مامۆستایەکی زانکۆش ئەمەژە بۆ دەکات ئەمەنجی سەردانە ئەردۆغان سەرۆکی تورکیای داگیرکرا بۆ عێراق داگیرکردنی خاکی کوردستان و هێرشکردنە سەر پەکەکە بوو و دەڵە شەرمەزاریە بۆ بەرپرسانی هەرێم و پارتی دیموکراتی کوردستانیش لە هەولێر بەم جۆرە پێشوازیان لە ئەردۆغان کرد. هیچ گەشتبین نیم بە ئایندەی سیاسەتەکانی ئەردۆغان بەرامبەر بە مەسەلەی کورد و بە هیچ شێوێک خۆشحاڵ نەبووم و خۆشحاڵ نیم بە سەردانەکەی لە بۆ هەولێر پایتەختی باشووری کوردستان و نەشدەبوو بەو شێوەیە لەلایەن دەسەڵاتەوە پێشوازی لێ بکرێت و ڕاگەیاندنەکانی دەسەڵات ئەوەندە بایەخی پێ بدەن چونکە دەبینین دوسێ ڕۆژ پێش ئێستا پێش سەردانەکەی ئەردۆغان یان ڕژێمی ئەردۆغان کە ئەردۆغان بەرپرسی یەکەمە پێشمەرگەیەکی لە ناوچەی سیدەکان شەهید کرد و بەردەوامیشە لەسەر ئۆپراسیۆنەکانی بەردەوامیشە لەسەر بردومانکردنی گوندەکان و ناوچەکانی باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان و بەسەدان خەڵکی سڤیل بوونەتە قوربانی و دەبنە قوربانی. دەبوایە لایەنی کوردی لە باشووری کوردستان جەخت لەسەر ئەوە بکەنەوەکەوە پرسی کورد مەسەلەی کورد بە شێوەی ئاشتی چارەسەر بکرێت و کۆتایی بە شەڕ بێتن و ئامادەی پیشان دەدەن کەوا لە ڕووی ئۆپراسیۆنی سەربازی بە هیچ شێوەیەک هاوکاری سوپای تورکیا و ڕژێمی تورکیا بکەن. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی و بەرپرسی مەڵبەندی و حەزبە لە سلێمانی دەڵێ حەزبەکەی بەتەواوەتی ئامادەیە بۆ پێشوازیکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان. زیاد جەبار ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاندووە یەکێتی چەندین جار ئەمەی دووپات کردوێتەوە کە پابەندە بۆ وادەی کە لەلایەن کۆمیسیۆن و سەرۆکاتی هەرێمەوە دانراوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. ئەدوای کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی دیسان یەکێتی
دووپاتی کردوتە کە خۆی ئامادە کردەوە بە هەڵبژاردن ئەو دەڵێ ئەوەی کە هەڵبژاردن چی لێدێ ئەو شتێکی ترە بەڵامیکێتی بەڕوونی ئەوەی وتووە کە ئامادەن لە کاتی خۆیدا بۆ هەڵبژاردن بۆ پابند دەبن بەو کاتێک کە بۆی دیاری کراوە. ڕامەگرمەزان قایمقامی شارۆچکەی چەمچەماڵ لەبارەی هێرشەکەی واریدۆنی سەرکەلگەی غازی کۆرمۆ لە شارەدەی قادرکەرەمی سەر بە شارۆچکەی چەمچەماڵ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داگوتی هێرشەکەی واریدۆنی سەرکەلگەی غازی کۆرمۆ 4 کەسگانی لەدەست و 2 کەسی دیکەش بریندار بوون کە ئەپای قوربانەکان لە کۆمپانیای پترۆئۆیل کاریان کردو و خۆشبەختانە بریندارەکان برینیان سوکە و چارەسەری پێویستیشیان بۆ دەکرێت. کاتژمێر 6:45 ئەم شەو بەهۆی بردمانی درۆنەوە لە چێلگەی کۆرمۆر لە ناحیە قادرکەرم کە چێلگەیەکی بەرهەمێنانی غازە بۆ غازی ماڵان و بۆ ڕۆناکردنەوە بۆ بواری کارەبا بەداخەوە لە ئەنجامی ئەو بردمانە 4 لە کارمەندانی پێترۆوێڵ جانیان سپار کە لە سنوورەکە خەریکی ئیشکردن بوون و خەریکی فراوانکردن و نۆژەنکردنەوەی ئەو خەزانە بوون کە لە ماوەی پێشودا بەهۆی بردمانەوە زەرەر و زیانی دەرکەوت بوو. لێرەوە درود بۆ گیانی پاچێ و 4 شەهیدا و داوا لە خوای گەورە دەکەین جێگە و مەکانیان بەهەش بێت و 2 لە کارمەندانی هەر ئەو شەریکەیە بە شەریکی پێترۆوێڵ بریندار بوونەوە بەڵام خۆشبەختانە بریندارینەکەی ئەوان سادەیە و ئینشاڵڵا گیانیان پارێزراو دەبێت. لێرەوە داوای ئێمە وەکو ئیدارەی قەزای لە حکوومەتی عێراقی فدراڵ ئەوەیە کە ئاسمانی هەرێمی کوردستان لەو هێرشانە بە دوور بگرێت و پارێزگاری لە خاچی هەرێمی کوردستان بکات پارێزگاری لە گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات و ئەو هاوڵاتیانەی کە گیانین و هاتوون لە سنوورەکەمان کار دەکەن. بەداخەوە ئەمە لە سەرەتای ئەم ساڵەوە دووەم جارە ئەم سنوورەمان بەر هێرشی درۆن و هێرشی ناڕەوا دەکەوێت کە لە شوێنێک دەدات بۆتە سەرچاوی بەرهەمهێنانی ڕووناچی و غازی ماڵان و هەمومان ئەو پێداویستە سەرەتای خزمەتگوزاریە ڕۆژانە پێویستیمان پێەیە. لێرە من دەستخۆشی دەستاکی تەندروستی چەمچەماڵ و برانی ئاسایشی پۆلیس و برانی پزیشکی دادوەری دەکەم لە چەمچەماڵ کە بە ئەرچوخوان هەستان و سوپاس بۆم کەناڵەکانی ڕاگەاندنیش کە هەمیشە دوور دەکەونەوە لە هەواڵی ناڕاست بە دوا ڕاستیەکانە دەگەڕێن و ئێستا 2 ڕووفات لەو 2 نیشتمانەیە کە شەهید بوونە لێرن و دوانەکەی تریژوە دەگەن و لێرە کاری پێویستیان بۆ دەکەین و هەر ئەم شەو بەڕێیان دەکەین بۆ عەدلی سلێمانی. ئەم هێرشانە ئەوەی کە لای هەمووتان ڕوون و ئاشکرا درۆنە و درۆنیش دەسەڵاتی ئیدارەی ئەم سنوورە نییە تەهدیدی بکات و من بۆیە لێرەوە داواکارم لە حکوومەتی فێدراڵی عێراق لە تایبەتی لانە پەیوەندیارەکان کە بە هەمانگی سیاسی ڕێککەون بۆی ئەم هێرشانە لە هەرێمی کوردستان بە دوور بگرن. نێردەی نەتەوەی گرتوەکان لە عێراق ناسراو بە یۆنامی ئیدانی هێرشەکەی سەرکەلگەی کۆرمۆ دەکا و دەڵێ پێشوازی لە لێکۆڵینەوە دەکەین بۆ دەستنیشانکردنی ئەنجامدەرانی هێرشەکە و دادگایکردنیان. نێردەی نەتەوەی گرتوەکان لە ڕاگەنرایەکدا دەڵێ ئیدانی هێرشەکەی سەرکەلگەی غازی کۆرمۆ دەکەین کە کارەبا بۆ هەرێمی کوردستان دابین دەکا و دەڵێ سەرخۆشیش بۆ خانوادەی کوژراوان دەخوازین هیوای هەرچی زوو چاکبوونەوەش هەیە بۆ بریندارەکان ئاماژەی بۆ شکرۆ پێشوازی لە لێکۆڵینەوە دەکەین بۆ دەستنیشانکردنی ئەنجامدەران و دادگایی کردنیان. چالاکوانانی ژینگە لە سنووری شارۆچکەی پێنجێن ناڕەزاتی خۆیان دەردەبرن لە بەردەوامی بردومانکردنی دەوڵەتی تورک و باستەوە دەکەن بۆی ئەو بردومانان و ژینگەی هەرێم بە تەواوەتی بەرەو لە ناوچوون و وێرانبوون دەڕوا و دەڵێ ئەگەر بەری پێنەگیرێت دارستانە سروشتەکانی ناوچەکە گەورەترین مەترسی لە ناوچوونی زۆریان لەسەرە. لەبەر هیچ شتێکنا لەبەر ژینگە و سروشتەکە پێویستە سنوورێک دابنرێ یعنی ئەوەی کە پەیامانداوە بە پارێزگار بۆ سەرەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئێمە یاداشمان بۆ ناردوون وە کۆنگرەی ڕۆژنامەوانی ساڵانە ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیانە ئێمە ینی ئاماژەیە پێەکەین کە پێویستە سنوورێک دابنرێ بۆ ئەم دەستدرێژەی کاکرێتە سەر سروشتی ناوچەکەمان بەڵام بەداخەوە ینی کێ گوێگرە. کوردستان یەکێکە لەو ناوچانەیە کە ژینگەیەکی جوان و دڵڕفێن و دڵگیری هەیە بەڵام بەداخەوە ماوەی چەند ساڵێکە بۆی بردومانی وڵاتانی دراوسێەوە ئەم ژینگەمان خەریکە تێکە چێت و لە ناو ئەچێت کە ئەمەش خۆی بۆ خۆی گەورەترین کاریگەری لەسەر سروشت و شێواندنی ژینگە و لە ناوبردننی چەندین درەختی بەتەمەن و گەورە و چەندەن ساڵە لە کوردستانە بۆتە دیاردەیەکی گەورە کە ئەمەش خۆی بۆ خۆی کارەساتێکی گەورەیە کە بەسەر ژینگەی وڵاتەکەی ئێمە یادێت. بەداخەوە لێرە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی هیچ ڕێکارێکی وای نەگرتووەتە بەرامبەر بەم هێرشانەکە ئەکرێتە سەر ژینگەی هەرێمی کوردستان کە ئەمە خۆی بۆ خۆی لە هەر وڵاتێکی ترا ڕووی بدایە
بەڕاستی گەورەترین بەرگری دروستە کردووە گەورەترین دژایەتی و بەرەنگاربوونەوە ڕووی ئەدا لەسەر ژینگە چونکە هەموو شتەکان و ژیان بە تایبەتی و بە گشتی ژیان پەیوەستە بە ژینگەوە چونکە ئەگەر ژینگەیەکی لەبار و گونجاو نەبێت و ئەگەر ئەو سەوزای و دار و درەختە چەندین ساڵە بە تەمانانە نەبێت بە تایبەتی ژیانیش بەرەو وەستان و بەرەو نەمانە ڕات ئاشکرایە ژینگە واتاکەی خۆی بە خۆیەتی ژینگە واتە شوێنی ژیان لە ڕووی زمانەوانیشەوە ئەگەر بێت و لێکدانەوە بۆ ئەم وشەیە بکەین لە دوو بەش پێک دێت ژین لەگەڵ گەواتە شوێنی ژیان ئەگەر بێت و ئەم کارە ساتە بەردەوام بێت و ئەم کارانە بەردەوام بن شوێنێکی وا نامێنێ بۆ ژیان کردن بۆ ئەوەی کە خەڵکی بە ئاسوودەیی تێدا بژی و دیاریشە ژینگە تەنها ژینگەی سروش نییە بەڵکو ئێمە چەندین جۆری ژینگەمانەیە ژینگەی ئابووریمانەیە ژینگەی سیاسیمانەیە ژینگەی کۆمەڵایەتیمانەیە ژینگەی ڕۆشنبیری و تەندروستی و تا دواییمان هەیە ژینگەی گشتیش بە کەش و هەوا بە تایبەتی و ژینگەی سروشتیش بە تایبەتی خۆی بۆ خۆی من ناوم ناوە ترۆپکی هەموو ژینگەکان ئەگەر ئەم ژینگەی بەرەو لە ناوچوو بچێ بەڕاستی ژینگەکانی تریشمان هەمووی بەرەو وێرانبوون ئەڕۆن چونکە ڕاستەخۆ کاریگەری هەیە تو ئەگەر نتوانی بەرگری لە ژینگەی سروشتەکەی خۆت بگەی ناتوانی لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ناتوانی بەرگری لە ژینگەکانی تر بکەیت بەڵێ ڕاستی حکومەت وەکو پێویست نەیتوانیوە بە پارێزگاری لەمە بکات کێمە بینین چەندین شوێنمان لە ناو چوون تەنژین شوێنمان سوتاون چ لە سنووری منتیقەکانی چۆمان و ئەو منتیقان وەرە چون سنووری منتیقەی ئێرانی جوانەی کە نزیکن بۆی بۆردومانەکانی هەردوو لاوەکە ئێمە چ تورکیا بێت چ ئێران بێت چەندین ناوچەی سروشتیمان لە ناو چوون. ڕفاندن بێسەر و شوێنکردن تیرۆر خەڵکتانە سەر ڕۆژنامەوان و میدیاکان و میدیاکاران بەشێکی کردەوەکانی دەسەڵاتی هەرێمە کە ڕۆژانە دەبینرێ هەر لەو بارەیەشەوە ناڕزایەتی زۆری ئازادی خوازانی لێکەوتێتەوە چۆلی ئازاد ڕۆژنامەوانیش دەڵێ بەڕووکەش ئازادی ڕادەربڕین هەیە بەڵام ناوەخنەکەی بەو جۆرە نییە. ئازادی ڕۆژنامەوانی لە ئاستی ڕووکەشە بێکێشەیە بەڵام لە ئاستە ڕاستەقینەکەی خۆی لە ژێرەوە بەڕاستی پڕێتی لە کێشە پڕێتی لە کێشە بەهۆی ئەوەی چەند هۆکارێک و یەک لە هۆکارەکانی کە پێشترش درێژخایان بە مزمین هەماوەکو نەخۆشیش درێژخایان ئەمانە بریتە لە دەست نەکەوتنی زانیاری نەبوونی ئازادی کارکردنی ڕۆژنامەوانی نەبوونی دەسەڵاتی پیشەیانەی میدیاییانە بۆ ڕۆژنامەنووسان بۆی بتوانن کاری بنکۆڵکاری بکەن لە خزمەتی کۆمەلگا لە خزمەتی پێشخستنی تاکەکانی کۆمەلگا لە کۆتاییشدا لە خزمەتی گەشەکردن و ئایندێکی بنیادنانی ئایندێکی جوان بۆ کۆمەلگا بەڵام ئەوەی تریان کە مەترسیدارە بریتە لە دروستبوون و هاتنەکەی سوۆشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان و خراپ بەکارهێنانیان و کاریگەری نەرێنیان و دروستکردنی بێ متمانەیی و شێواندنی شیرازەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری تاکەکانی کۆمەلگا کە هەواڵێک بڵاوەکرێتەوە زانیاری بڵاوەکرێتەوە دەبێت سەرەتا بەبێ دوودڵی ڕەتی بکەیتەوە دنیایەک کارە دەوێت دنیای بیرکردنەوە دەوێت تاوەکو بزانی ئەم قسەیە لە شوێ هاتووە بەداخەوە کە کاری میدیایی و ئازادی کاری میدیایی لە سایەی دەسەڵاتە سیاسیەکەی هەرێمی کوردستاندا لە سایەی دەسەڵاتی سیاسی بازرگانەکان و بازرگانە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا بە دۆخە گەیشتووە کە متمانەیان بۆ میدیا نهێشتەوە من پێم وایە بەشێکی ئەمە بە مەبەست دەکرێت بۆ بێبەهاکردنی میدیای بۆ بێکاریگەرکردنی میدیایە بۆ لێدان و دەرفەت نەهێشتنەوەیە بۆ دروستکردنی میدیایەکی نیشتیمانی پاشان بەدیهێنانی ئامانزوو و خواستە تایبەتیەکانی بازرگانە سیاسیەکانە. لە ژمارەی گۆڕی بە کۆمەڵی غەزە نزیکەی 400 تەرمە و پاشماوی تەرم دۆزراونەتەوە و فلستینەکانیش ئیسرائیل تۆمەتبار دەکەن و دەڵێن تاوانی جەنگی کردووە. یامین ئەبوو سلێمان ئەندامی هێزی چالاکی مەدەنی غەزە دەڵێ لە گۆڕە بە کۆمەڵەکاندا ژمارەی زۆر تەرمی سڤیلی تێدا هەندێکیان گومان دەکرێت بان قەس کوژرابن هەندێکی دیکەشیان شکنجە درابن و گومانیش دەکەن هەندێکیان زیندە بەچاڵ کرابن. بە گوێرەی بەرپرسانی کەرتی غەزە ژمارەی گۆڕی بە کۆمەڵ لە 4 ناوچەی جیاوازی کەرتەکە دۆزراونەتەوە دوو لە گۆڕە بە کۆمەڵەکان لەژێر نەخۆشخانەکە دۆزراونەتەوە نزیکەی 400 تەرمیان تێدا هەندێکیش لە قوربانیەکان دەست بەسەر کراون. زیاتر لە 200 ڕۆژە جەنگی غەزە بەردەوامە تا ئێستا زیاتر لە 34,000 فلەستینی کوژراون. ئیسرائیلیش هەڕەشەی ئۆپراسیۆنی سەرشاری